گوڵباخ ئەم کاتت باش نزیک ساعت 11 بۆ 12 لەو نێوەندە بووە چەکدارانی داعش سێ بازگە دادنێکیان لە خوار گوندەکە بووە یەکشە لە ناوەڕاستی گوندەکەیشیان لە پێشێ بگێتە گوندەکە لەو شوێنە بازگەیان داناوە بۆی کەوا هەر کەسێک هاتووە ئەوانەی کە بڵێن نزیکەی 11 کەسیان خستوەتە ناو دوو ئۆتۆمبیلەوە کە هەوڵی ڕفانیان داون دواتر وەکو ئاماژەت پێدا حوت کەسیان ڕزگار کراون و دوو لەو کەسانش بدراون هەر لەم گوندە لێرەوە هاتوون دوایەوەی کەوا هەڵکی ئەم گوندەش هاتوون دوای بیستنی تەقاکە هاتوون بۆ ڕزگارکردنی ئەو کەسانە لەو کاتەدا چەکداران داعش لێشیان دەدەن من لەگەڵ ئەوانە کەمێکی دیکە قسە دەکەم کەوان ناشیانێ دەمچاویان دەرکەوێت لەبەرەوەی نزیکن لە چەکدارانی داعش و گوندەکانیان دواتر یەکێک لەو گەنجانێکی ئەوەی کە ئێستا دەیبینن لێرە ئەو هاتووە هەوڵ ڕفاندیانە بەڵام خۆی ڕزگار کردووە دایکشیاتووە نێشتووە ئەو کەسە ببنوە ژمارێکی دیکە خەڵکی گوندەکەش هەوڵیان داوە بەڵام هەوڵەکەیان بێسوود بووە لەم جادەیەوە چەکدارانی داعش ڕۆشتون کەمێک کە ڕۆشتون ئۆتۆمبیلی ئەو کەسانیان کە ڕفاندویان ئۆتۆمبیلەکان و مۆبایل و تەواوی زانیاریەکانیان بەجێ هێشتوو ئێستا لای هێزەکانی پێشمەرگەی من قسەم لەگەڵ ئەوان کرد وەکە سوکارەکانیشان لە لێرە نەبۆی کەوا سەرداوێکی کە سوکار ئەو کەسانیان دەست بکەوت دوانەوەی کە ڕفێنراون عربن خەڵکی گیارە نەدوانیش خەڵکی مەخمورن و بریندارەکانیش ئێستا لە نەخۆشخانەی ئێمرجنسی هەولێرن لەژێر چارەسەردان و داعش تاوەری ئەم کارەبای ئەم مەخموریشی تەقاندوێتەوە ئێستا تیمەکانی چاکردنەوە سەرقاڵی چاکردنەوەی ئەو تاوەرانەی کارەبانە منەمێ لەگەڵ یەکێک لەو کەسانی کە شەو هاتووە هەوڵی داوەکەوا و هاوڕەکانی ڕزگار بکارێکی لەوانەیە کە هاوڕێی بووە و وردەکاری زیاتر بۆ باسکە بە زۆریشیان لێداوە کاک جێگرتو هەر لە شوێنی خۆت بە کە پێی نایەوێت دەموچاوی دەرکەوێت کێشەنە کاک زاگرۆز ئەگەر ڕوو بکەیت ئێرە ستۆر و داوەکەم بۆ باس بکە شەو چۆن بوو ئێوە زانیتانکەوە بازگەی چەکدارن داشەوان چیان لەبەر بوو بە چی قسەیان دەکرد درنگانی شەو بوو دوێنێ شەو درنگانی شەو دەنجی تاقەیەکی زۆر ها لە دەروی گوندی منیش تەلەفۆن لە هاوڕەکانم کرد گوتم شتێکی وایە گوتی ئاگدارین کە قسەمان کرد بە تەما بوو لێرە یەکتر ببینی لەو زادەیە وەڵا لەو دوای چارێکێک 20 دقەیەک دەبوو کە هاتمە ئێرانە لەگەر دوو برام و بابم لە مارێنە بوو چەکەکەی بابم هینا بام پێشمەرگەی خۆی وەڵا دوو سیارە ڕایان گرت یەکەشیان زۆری پیکەپ دێر بوو ئەوی تریان کیاکان دێزا بوو زیاتر لە 8 چەکداری تێدا بوو ئەمە نەمازانی سەرەتا کە داعشن شمەکی 5 جیان جلی سەربازی جێشی عێراقیان لەبەر بوو سێیان چوارانیش مەدەنی بوون بەڵێ دواتر ئەمە بە ئاسایش و ئەوە تێگەیشتنی سەرەتا ئاسایش پێشمەرگە چکۆی گوتمان دەنجی تاقیلوانی ئاسایش بن وڵا ئەمەش بەرە ڕویان چوونی و ئەوانیش هاتنە خوارێ و چەشیان لێ ڕاششاین دوای ئەوە کە ئەو بە عەرەبی قسەی کرد منیش دەستم بۆ چەکەکەی خۆم برد بەڵام هیچم پێ نەکرا نەمتوانی چەکەکەی خۆم بەکاربینم وڵا هەر چوار دەورەمان ژیرە و چەشیان لە سەریان داناین چەکەکیان لێوەگرتین و زۆریان لێداین بە مستو بە شاپ و بە سیلاعەکانیان لە ناو پیکەپ دێرەکە زیاتر لە هەشت بارمتەی تێدا بوو دواتر لەمەیاندا و ویستیان ئەمەش ببن بە عەرەبی قسەیان دەکرد هیچیان تێ نەدەگەیشتم لەو کاتەدا دایکم هات داکم عەرەبی دەزانی دەیانویست ئەمە ببەن دایکشم ڕێگری لێ دەکردن نەیەشت کە ئەمە ببەن و دوو جار منیان خستە ناو پیکەپ دێرەکە شوێن نەبوو منیان خستە سە نەفەرەکان خۆم خستە خوارەوە بەڵێ گوتمە برایەکەشم بێ شوێک مهێلە بتبەن مێلە سواری سیارەت بکەن وڵا لەو کاتەدا داکشم گوتی ئەو لەوە لە منداڵەکانیم دەکەن خۆت چ شتێکی خراپیان نەکردیا بەڵێ بە عەرەبی پێگوتن دواتر بەمەیە گوتەوە گوتی کە ئەو قسانم پێگوتینە گوتی ئەوان گوتیان بڕۆ ئەتوو ئەمە ئیشمان بەتونێ مندارەکانی تو دەبین داکشم لەو کاتەدا گوتی ئاسایش وادێ خەبەری ئاسایشماندایە وادێ لەو کاتەشدا خەڵکی گوندی هاوڕەکانیشم بەلای تو چەکەوە سەبر دەهاتن لۆلای ئێمە ئەوانیش بە پەلەپەل کە گوێیان لە دەنجی ئەوە ناوی ئاسایش بوو ئەوان زۆر بە پەلەپەل بوون دیار بوو کە زۆر مشەوەش بوون تەقییان لە چەند کەسێک کرد بوو سێ کەسیان بریندار کرد بوو پێشوەختە چەند ئەو دوو سیارێکە لەلایەن بوو گرتوبیان هی خەڵک بوو بردوبیان وەڵا لەو کاتەدا بە خێرایەکی زۆر ئێمەیان بەجێ هێشت بەڵام ویستیان تەقە لە داکم کەن لە ناو سیارەکە بوون خەڵکی بوون تا ناسین یەک کەسم دەناسی
ئەوێژ کوورێگەچیە هاوڕێمە دوایەوە لەکوێ هەڵاتنە تانزانیا ڕۆشتن بۆ گوندی گردەشینەوە کە پانەک ڕەشومەلا کاغە و ئیتر نازانم بۆ چۆ چوون دەشینە لێرە باڵێ دوای ئەوەش ئێمە تەلەفۆنمان بۆ دەستگا ئەمنیەکان کرد و ئاسایشمان لێیاندای لەکوێ ئێستا ئازاری ئێستا ئەوەندەم ڕانم دەکا زۆریان لێدامە شین مۆربێتەوە ئازاری زۆرە براکەم باما شێوە لاقی چەپەی ناتوانانی بجولێنێ زۆریان لێدایە دەستەکان خۆش بێ بەڵێ گوڵباخ ئەوەکو ئاماژەی پێدا ئەوە چیرۆکی ئەو ڕووداوە بوو کە نایانەوێت دەموچاویان دەرکەن چونکە لە داعش لێرە نزیکە و ترسیشانەوە کە سوکارەکانی ئەو کەسانش کە ڕفێنراون عەرەبن کوردن ئەوانی ژەڵێ نامانەوێت قسە بکەین چونکە کە سوکارەکانمان لە ژێر دەستی داعشن و ئێستا هێزەکانی پێشمەرگە لە کێوماڵکردن لە بەیان لە دوای ڕووداوەکەوە تاوەکو ئێستا لە کێوماڵکردن بۆی کەوا سەرداوێکیان دەستکەوێت ئەو شوێنەی کە گەشتونەتە ئۆتۆمبیل نەیتوانی بڕوات ئۆتۆمبیلی ئەو کەسانیان بەجێهێشت کە ئەو کەسانیان پێڕفاندون ئێستا ئۆتۆمبیلەکان لە دەست هێزە ئەمنیەکانن وەز مۆبایلەکانیشیان وە تەواوی زانیاریەکان نفوس و ئەو ناسنامانی کە پێیان بە هەمویان لێرە بەجێهێشتووە لەنێو ئۆتۆمبیلەکە چاوەڕێ دەکرێت وردە هێزە ئەمنیەکان سەرداوێکیان دەست دەکەوێت ئێستا لە هەماهەنگی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقیش هەیە بۆی کەوا شێوماڵی ئەو شاخانە دەست پێ بکەن بۆی کەوا سەرداوێکیان دەست پێ بزانن ئەو کەسانە لەکوێن و هیچ زانیارێکیش نییە تاوەکو ئێستا ئەوان لە ژیان داماون یاخودنا کە سوکارەکانشیان چاوەڕێ دەکەن سەرداوێکیان دەستکەوێت لەگەڵ پێشمەرگە قسەمانکرەوان دەڵێن هەتاوەکو سەرداوێکمان دەست نەکەوێت بە تەواوەتی ناتوانین قسە بکەین باشە هاوکارم هەوشمەند سادق لە گوندی کەنداڵی سنووری مەخموور و زانیاریت پێدام سەبارەت بە ڕووداوەکەی ڕشی داعش لەو سنوورە سپاس هۆشمەند.